بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە سوورەوان سڵاوتان لێبێت. ئازیزان، ڕۆژانی ڕابردوو خەڵکی کوردستان و بەتایبەتی شاری سنە مەڵاواییان لە چەند ڕۆڵەی تێکۆشەری خۆیان کرد کە بەداخەوە لە کاتی کوژاندنەوەی ئاگرێکی گەورە لە کێوی ئاویێری سنە پاش برینداریەکی قوڵ گیانیان بەخت کرد. لە بەرنامەی کۆمەڵە سوورەوانەوە جارێکی تر وێڕای هاوخەمی لەگەڵ بنەماڵەی ئەو ئازیزانە و هەموو خەڵکی کوردستان و بەتایبەتی شاری سنە هیوای چاکبوونەوە بۆ سەرجەم بریندارانی ئەم ڕووداوە دڵتەزێنە ڕاتەگەیاندین. لە بەرنامەی ئەم جارەماندا سەرنج دەخەینە سەر ئەم ڕووداوە و کارزانەوەکان لەسەری بە بەشداری هاوڕێی کاوالیاسی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران. هیوادارم کە ئێوەش مەجالی هاوڕێتی بەرنامەکەمانتان هەبێت. هاوڕێکاوام کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی کۆمەڵە سوورەوانی ئەم هەفتەمان. سڵاو هەوڕێ گوڵنازنی سڵاو ڕێزمێ بۆ ئێوە و هەوڕێیانی هەوکارتان بۆ هەروەها بینەران و بیسەرانی عەزیزی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هاوڕێکاوە، سەرەتا پێم باشە کاردانەوەکان لە کوردستان سەبارەت بەم ڕووداوە دڵتەزێنە لە زمانی ئێوە ببیسم. چۆن دەیبینن؟ بەڵێ، سەرەتا سەرخۆشی خۆم ڕاستەی بنەماڵەی عەزیزی گیانبەخشکردووانی ئەو حادسە بنەماڵەی خۆشەویستی کاک حەمید، کاک چیاکۆ و کاک خەبات دەکەم و سەرخۆشی یەکەم لە بنەماڵەکانیان لە هەموو خەڵکی قارەمانی خەڵکی سنە، خەڵکی کوردستان و هیوای چاکبوونەوە بۆ کاک موحسین و کاک مستەفا کە بریندارانی ئەو حادسەنە و هشتا لە بیمارستانن ئەکەم. نسبەت بە سوالەکەی و خەڵکی کوردستان لەم مەقتەعە لەم حادسە کە پێشهات بە باشترین شێوە چوونەتە پای هاوکاری و هاوخەمی و بەدەم بنەماڵەی عەزیزی ئەم سێ گیانبەخشکردنەوە هەن و هەر لە سەرەتاوە کە ئاگرکەوتنەوەکە دەستی پێکرد سایان کرد بۆ شێوانە کە لازمە بەدەم ئەم بنەماڵەوانە بن. لە کوردستان طبقی سنەتی هەمیشەگی خەڵکی کوردستان لە مەواقعە بەدەم یەکەوە هەن، هاوخەمی یەکەن، پشتیوانی یەکەن، لە سەختیەکان و موسیبەتەکان ئاساییەکەن، تەقسیمیکەن بەسەر یەکە یاکەتەی هاوکاری یەک بن بۆ ئەوەی کە باشتر بتوانن مشکلاتەکە حەوادث بنە پشسەری و هەمزەمانیش ئەیکەنە هێزێ بۆ ئەوەی کە تەوانی پێ وەربگرن، وەرەی پێ وەربگرن، خۆیانی پێ ڕێکخەن بۆ داهاتوو، بۆ ڕۆژانی داهاتووی زیندگیان، مبارزەی داهاتووی زیندگیان، بۆ باشتر بەڕێوەبردنی زیندگی و کنارهاتن یاکەتێ پرسەرنیانی ئەتانین بێژین سەختیەکانی زیندگی. هەروەها لە پەیامەکەی باوکی دانێ لە کاک ئەمین، باوکی گیانبەخشکردوو کاک حەمیدیش دیمان ئەو بوو کە باوجودی ئەوە باوکی کاک حەمیدە، باوجودی ئەوە باوکی دانێ لە گیانبەخشکردووانە، ئەو هەموو دڵی زاندی دەست، ئەو هەموو غەمە قورسە لەسەر شانیە، بەڵام ئەو باوجود بەخاترەوەی خەڵکی قارەمانی شاری سنە هاتوون بەدەمیەوە و یارمەتیان دابوو، ئەو بوو کە بە پەرۆشی خەڵکەکە بوو دڵخۆشی ئەدانەوە، سەرخۆشی لێ ئەکردن و تەشەکوری لێ ئەکردن. تا ئەم دەیەقە لەسەرەوە ماجەرا لەسەرەوە حادسە خەڵک بە باشی یارمەتیان داوە و سایان کردگە بەدەم ئەو خانەوادانەوە ببن. بەڵێ، زۆر سپاس کاکاوە. بۆچی ڕژیم بەم شێوەیە هەموو ساڵێک ڕووداوێکی وا دروست دەکات؟ پارەگەر لە بیرزان بێت لە شاری کامیێران ئیسماعیلی کەریمیش، یعنی یەک ڕۆژ دوای ئەوەی کە بوو بە ساڵێک لە شاری سنەیش ئەوە ڕووداوێکی دڵتەزێن دروست بوو. بۆچی هەموو ساڵی ئەمە دروستەوێت؟ جگە لەوەی کە زەرورزیانی زۆر لە ژینگەی کوردستان دەبێتەوە، ئەوێتە هۆی کارەساتی دڵتەزێن و زۆرێک لە جوانان و لاوانی دڵسۆزی ئەم خاک و ئەم ژینگەیە ئەبنە قوربانی. بەڵێ، خۆی ئاگرکەوتنەوە لەم فەسڵە لەم یەک دوومانگەی تاوساندا یا تانی بێژین ئاخرەکانی تاوسان بنا بەوەی کە گژوگیا وشکەوێت ئەتانەی ئاگرکەوتنەوە ببێ، بەڵام ئاگرکەوتنەوەیش دوونەوە
مەبەستم لە دوونۆ چییە؟ مەبەستم ئەوەیە کە دانە جەمعێک کە ئەچەن بۆ خانە باخەکانیان یا ئەچەن بۆ ئەتراف شارەکان ئەچەن بۆ نەو تەبیعەت ئاگرێکەکەنەوە بۆ دروستکردنی خواردەمەنی ئاگرکەوتنەوە بێتەوە. ئەم ئاگرکەوتنەوە بەڕاحەتی بەخاترەوە خەڵکەکە زانێ خۆ باگرە و دەبێ کۆنتترۆل شو دەبێوانە بەڕاحەتی ئەگەر ئاگرکەوتنەوەیش ببێ کۆنتترۆڵی یەکەن، ینی وان نییە کە بگەیتەوە حادسە بخۆلقێنێ یا حتا ببێتە ئەخبار، بەڵام نوعێتر ئاگرکەوتنەوە هەست یا عەمدەن ئاگردان هەست کە ئەم نوع ئەسە. مەسەڵەن بۆ نمونە لە ئاویێرە گەورە بەئیسڵام کە لەم فەسڵە شوێنێکی تایبەتی وانییە بۆ ئەوەی کە بڕی بۆ سەیر و سیاحەت گەرمە دوورە چۆڵە، خۆم دیارە عەمدەن بووە تبقی ئەو ئیخبارەیش کە هەیە ئیسە 100% نییە، بەڵام قسە لەوایە کە شتێکی عەمدی لە پشتی بووە. دەم و دەستکەی جمهوری ئیسلامی ئەوامڵینی ڕژیمی جمهوری ئیسلامی مستەقیم و غێرە مستەقیم ئەوامڵی ئەم جۆراتە سووزیانە بووگن لە تەی ساڵانی ڕابردووە لە کوردستانە و نەفقەت جەنگەڵەکان و بە ئیسڵا کەشوکێوی سووتانگە، بەڵکو بووە سەبایسی گیان لە دەستدانی هەزاران باڵوەر ئاژەڵ و حتا جەمعی ئینسانی بە ئیسڵا لە خۆبردوو فداکار ژین کە بارێزن حاضر بوو گنگیانی خۆیان بکەنە فدایەوە کە زەرەر و زیانێکی فرە نەگەی بە تەبیعەت و بە ئەمواڵی خەڵک و بە ئاژەڵ و بە پەرەندە و بە هەموو ئەم شتانە یانی خۆیان کردگە سەفەدا لەو ڕێگە ئەنجڵ ئەم سێ ئازیزە کە لە شاری سنە ڕوویدا. جمهوری ئیسلامی بۆ وایەکە، ینی بۆ ئەم جۆرە حادسانە خۆڵقێنێ خۆب دیارە سیاسەتێ لە پشتیە. سیاسەتەکەی جەوەیە جمهوری ئیسلامی لە تەی ساڵیانی ساڵی سەرکارهاتنیە نەیتانیگە خۆی بە خەڵکی کوردستان بقبوڵێنێ، خەڵک لە ئەوە ڕۆژەکانی سەرکارهاتنی و ماهیەتیان ناسیگە و نەیان پێوتکە و لە مقابڵی هەر جۆرە فەرهەنگسازی ویستویە بیکە، سیاسەتێک ویستویە بیگرێتە بەر، مردم تەکیا کنار نەهاتکەون جواوی ڕۆشنی خۆیان بووگە. ئەمەیە ڕقوقینەیەکی لە دڵی جمهوری ئیسلامی ئەوامڵینی جمهوری ئیسلامی دروست کردگە کە بە تەرفەندەهایەکی خاص سەرەڕێ ئەو هەموو مشکلاتە نیانەسەوە بەعام بۆ خەڵکی ئێران، بەڵکو خەڵکی کوردستان بە چەند قات زیاتر کە دروستیان کرێ بۆیان لەبارەی اقتصادیەوە بیگرە، لەبارەی بێکاریەوە بیگرە، لەبارەی سەرکوبەوە بیگرە، لە فرە مەواردی ترە. لەم نۆعە ئاگر خستنەوەی ئاگردانی ئەمواڵی خەڵیا کێوەکان و ئەوەسا کە بەشێکی ئەو تۆڵە سندنەوەست بەشێکی خەڵکی بۆ شێوە پێ سەرگەرمەکەن کە لەو مواردەی لەو مەسایلەی کە خۆیان گەرەکیانە بیوەنە ڕێو بە باشی بتوانن زاڵ بن لەسەری و خەڵک بۆ مشکلاتەوە کە لەنەوە جامعە خۆیان مستەقیم و غێرە مستەقیم دروستیەکەن زاویەی دیدی خەڵک بەرە ئەو شتانە بگۆزنەوە بۆ خەڵک سەرگەرمی بەوە ئەمان بەڕەحەتی بتوانن سریەی کار کە بەدەستیانەوە بێ یا بەرنامەکە بۆیان یا حتا ئەگەر بۆ مەقتەعی گەرەکیان بێ تەقریبەن لە ئاسایشا بن ئەم جۆرە بەڵاگەلەی بە ئیسڵات دروستەکەن بۆ گیانی خەڵک سەرەڕێ بەڵاهایەکی ترکە دروستیان کردگە مشکلاتی ترکە دروستیان کردگە بۆ ئەوە خەڵک بە ئیسڵا سەرگەرمی ئەوە بێ. مەسەڵەن بۆ نمونە وەختی ئاگرێک ئەخەنە شوێنێک بۆ جەمعی جوانەوە جوانانەکەن ئینسانهایەکەن کە ئاگان ئینسانهایەکەن کە مبارێزن لە بوارایەکی خاصی زیندگیەکی باشتریان گەرەکە. ئەمانە ئەوان و بەشێ لە خەڵکی ئەو جامعە وەختێک کە شتێک واوێ سەرقاڵی بە باشترین شێوە حەلکردنی و مەسەلە ئەبن بۆ بوونج ئەتر نایان پەردەشێ ئیجازەیان پێ نادرێ وەختی ئەوەیان نابێت کە لەسەر مەسائلێکی تر و کۆسپای تر و مشکلاتی تری زیندگی بکۆڵنەوە یا حدەیەقەل ڕاحلهایەکی تر بدۆزنەوە بۆ مەسائلێک. ئەنی جمهوری ئیسلامی بە تەرفەندایەکی خاص خەڵک سەرگەرمەکە دیدی خەڵک
ئەگۆڕێتەوە بۆ مەسائلێکی تر کە خۆی بتوانێت بۆ شێوە کە لازمە. جاری وایە ئەتوانێت مەسائلی ئەخلاقینەوە جامعە بێ، جاری وایە ئەتوانێت مواد مخدر بێ، جاری وایە ئەتوانێت تەسادوفاتی جادۆبانەکە بێ کە جادەکان پاک ناکاتەوە یا درۆستیان ناکا، جاری وایە لەم فەسڵێشە بەهانەیەکی باشە بۆ کە بتوانێت ئاگر باتە کێوەکان جەنگەڵەکان ئەمواڵی خەڵک. بەڵای کاکاوە من ویستم هەر لەسەرەوە بابەتە پرسیارکەم با پرسیارەکەم جۆرێتر بکەم. وەکو خۆتان ئاماژتان پێکرد کاربەدەستانی ڕژیم نەک هەر یارمەتی ژینگە پارێزان ناکەن، بەڵکو زۆر جار دەبنە هۆی کێشە بۆیان. لە کاتی ئاوادا چۆن دەکرێت وە چی بکەین کە زەرەرە گیانیەکان نەچێتە ئەم ئاستە دڵتەزێنەکەوە ڕۆڵەکانمان نەبنە قوربانی؟ دقیقاً درۆستە. جمهوری ئیسلامی نەخۆی حتا ئەگەر بەشێکی وتمان ئامدانەیە خۆیە، بەشێکیشی ئەگەر بە دەلایلێکی خاصی گەرما بێ یا مەسایلی تر کۆمەک ناکا، ئاسانکاری ناکا، ئەبزار نانێتە ئەختیاری ئەم مردمە بۆ ئەوەی کە کۆنتڕۆڵ بکرێ بە خۆی دیارە بەشێکی ناوێت، بەڵکو سەختگیریەکە. بۆ نمونە وەختێ تەماسیان لەگەڵەگرێ لەگەڵ ئەماکەنی جمهوری ئیسلامیە جوابیان ناداتەوە، ئێهمالیانەکە، وەختێ لازمە کە ئەگەر ئەوان پێداویستێکیان لازمە وەکو ئەوەی کە بۆ نمونە جمهوری ئیسلامی لە کێشانی جادۆبانە لە مناتقی کێفسانی کوردستانە زیرەک بووە بۆ ئەوەی کە بتوانێت دەستڕەسی بێ بۆ هەموو شوێنێ ئەوەی کە ناوی ئەنێ مبارێزە لەگەڵ گروە مەسەلەحەکانە بتوانێت باشی بەرەنگاری بێتەوە. وەختێ ئەو هەموو سەرمایەگوزاری کردگە لەو بارۆ، ئەو هەموو ماشیناڵاتێ هەیە کە بە دار و بەرداچێ لەو بوارە مشەخەسانەوە بە کێوەکان و جادە نەزانیە، بۆ ناتوانێت لە مەراحلێکی ئاوا بینێتە ئەختیاری ئەو خەڵکە بۆ گۆزینەوەی زەخمیەکان، مەسەڵەن بۆ نمونە بۆ بیمارستان هەم لە مۆردە مشەخەسەوە خەڵکی عادی و شەرافەتمەندی شاری سنە بوون کە چوون ئەو نەخۆشانە ئەو زەخمیانیانە گۆزاوە. ئاسانکاری جمهوری ئیسلامی پێم مەگەر مەجبور بێ یا شتەکەتر لە دەستی دەرچێ یاکەتە هیچ ڕێحەلێکی نەیە، وەگەنە بە تەرفەندهایەکی خاص لەم مەسەلە خۆی دزێتەوە خۆی ئەشارێتەوە چونکەتێ بە نەفیە. ئەو دڵسۆزی خەڵکی کوردستان نیە، دڵسۆزی ئەم جوانە خوێن گەرم و بە ئیسلا ژینگە پارێزانە نییە، بەڵام خەڵک بۆ خۆی بۆ نمونە خەڵکانێکە ژینگە پارێزن، خەڵکانێکە لەگەڵ ئەم مەسائلە تەقریبەن وردە تەجروبیاتێکیانەیە خۆ دەکرێت سعیکەن ئەم شتانە ببێ بە ئەم حادسانە مەرگی ئەم عەزیزانە ببێ بە هەوێنێک ببێ بە تەجروبەیە بۆ ئەوەی کە بتوانن لە داهاتوودا بە دەستخاڵی بەگژ ئاگردا نەچن، حدەقەل ئیطلاعاتێ بەدەست بێرن لە ئاوهەوا لەو مەقتەعەیکە ئەو ئاگرە خەریکە مەسەڵەن بێژین ئەگەر ئیمڕۆژە یاکەتێ شەوی ڕابردووە یا لە ئەحتماڵیەیە بەئیسلا ئێدامێ بێسۆزیش، چۆن سایکەن ئیطلاعاتی بەدەست بێرن لەسەر ئاوهەوایە و منتەقە لەسەر چۆنیەتی وەزشی باد بۆ ئەوەی کە بتوانن بە باشی بەرەنگاری ببنەوە، حدەقەل نەچنەوە شوێنانەکە خودی ئاگرەکە ئەتوانێت بەوەی کە بایتێ خۆیان کەفنە ناوی بە ئێستا کەفنە کەمینی ئاگرەکە، ئەتوانێت خەڵکانێکی خۆشناو هەن، خەڵکانێک کە ئیمکاناتێکیان هەیە کە ئەتوانێت ئیمکاناتی دابینکەن بۆ خەڵک لەم بوارە مشەخەسە لە بوارەی بە ئێستا ئاگەر خاموشکردن و ئەو جۆرە شتانە تەبیعەت دۆسن، ژینگە دۆسن، خۆب ئەوانە ئەتوانن ئەبزارەهای تەهیەکەن و لە شوێنێکی خاص بێ بۆ ئەم جۆرە مواقعە کە خەڵک بتوانێت ئیستفادە لێکا. ئیسا شاید لەو حەدەنەوێ کە ئیمکاناتەکە وەکو هێلیکۆپتەرێک وەکو هەواپەیمایەک کە بتوانێت ئاو بڕژێ بەسەر ئاگرەکە کە بتوانێت کارهایەکی خازن دادڕەسانی لەو مۆردۆ بکە ئەوانە، بەڵام ئەتوانن خەڵک بە یارمەتیەک هاوفکریەک هەمەتوانن ئیطلاعات لە مۆردە مشەخەسە لە مۆردی چۆنیەتی بەرەنگار بوونەوە لەگەڵ ئاگر و نەکەفنە مەحاسرێ و ئەو جۆرە شتانە پەیدا بکەن و هەمیش ئەبزارە وەسایلێک تەهیەکەن. مینی گشتی ڕاگەیاندووە، ئایا پێتان وایە ئەمە لە دڵسۆزیە بۆ خەڵک یام ئەوەی کە بۆ خەڵک و بەتایبەت بۆ بنەماڵەی گیان بەختوانی ژینگە، یام ئەوەی کە پلانێک لە پشتی ئەم شتە هەیە کە ئستانداری سنە باسی کردووە؟ ئستانداری سنە خۆب دانێت لەو شەخسیەتانە سەردانێت لەو بۆ کاردەبەدەستانەی جمهوری ئیسلامیە کە
لە کوردستانە یا بێژین لە شاری سنە ئەستانداری شاری سنە کە فرەشتی بەدەستە فرا ئیمکانی فرەشتی هەیە یعنی ئەتوانێ تەسمیماتێک بگرێت لە مەواردێکی خاصە نەک هەر دڵسۆز نییە بەڵکو وتم تەوقی قسە قەبلەکانیشم ئەوان خۆیان عوامڵی ئەو مەسەلەنە ئەگەر ڕاستی کرد بۆ وەختێ تەماسیان ئەگەر خەڵک تەماسی کرد لەگەڵ ئەماکنی جمهوری ئیسلامیە نسبەت بە ئاورەکە و نسبەت بە پەرەسەندنی ئاورەکە و نسبەت بە زەخمی بوونی ئەم عەزیزانە کاتێک کە سەرەتاکانی زەخمی بوونیان بوو یا خەریکن بوون ئەکەفتنە گەمار و یاگرەکەوە بۆ خەڵکەکەیان هێمال کرد بۆ جوابی سوالێ تەماسەکانی خەڵکیان نەداوە ئەو هەموو چەک و کەرەسە و تەجهیزاتی جەنگی تێرنە کوردستان هەیانە لە ئەمبارهایەکی خاص و لە شوێنایەکی خاصە ئەو هەموو پوڵ و ئیمکاناتە بەکارەگیریە بۆ جاسوس پەروەری لە کوردستانە بۆ سەرکوب لە کوردستانە بۆ ئەستانداری سنە کە بە باشی لە بڕێچێت ئاگادارە کەسێکی بە ئێستا بێژین کەسێک نییە کە بە جغرافیەکە کوردستان ئاشنانەوێ نەزانێ لە منتەقەیەکی تری جغرافیایە ساڵیانی ساڵ زیندگی کردێ و یەکسەر هاورد بێتیانەوێ خۆ دیارە ئیطلاعاتێکی هەیە بۆ هەموو وجودی ئەوە ئیطلاعاتەوە کە هەسی لە منتەقەی کوردەواری بۆ نەیتوانیوە تا ئێستا وتم ئەو هەموو پۆڵ و پارە و تەجهیزاتی جەنگی و لە مەسایلی جاسوسی و سەرکوب لە کوردستانە سەرفەکە و بەشێکی ئەوە کە ئەشێ ئیجازەکەی با یا غێرە مستەقیمەوی چی هاتیە کە نەزارەتەکە بۆ نەیتوانیوە تا ئێستا شوێنێک دانێ لە شوێنێکی شاری سنەگە بتوانێت سریە وەسایل و تەجهیزات و نازانمەوە جۆرەشتانە دابین بکە بۆ ئەوە کە خەڵک بتوانێت استفادە لێکە ئەگەر خۆشیان نایکەن ئەگەر خۆشیان نیروی بۆ دانانن خب دیارە ئەم شتانە بە ئێمەژێ لە عاڵەمی واقعا ئەمانە فقط قسەیە ئەمانە فقط بۆ خاڵی نەبوونی ئەریزەست ئەوانە ئیلا ینی ئەم جۆرە سەحنانە ڕەنگە بە دەم و بە تەبلیغات و دوو قسەکردن شتێ بێژن بەڵام لە دڵەوە پێیان خۆشە زەربەدانێکە لە خەڵکی کوردستان لە ئینسانهایەکی مبارزین ئەو جامعە لە ژینکە بارێزان جا بۆ بوونەوە ئەوەی کە واقعیەتی هەست ئەستانداری سنە بە هیچ شێوەی بەئێستا لە عاڵەمی واقع قسەکانی نەک درۆست نییە بەڵکو درۆوە و خەریکە فقط بۆ تەبلیغ وا ئێژێ و حتا لەو بوارە مشەخەسە و کە داوای 2 ڕۆژی عەزای کرد بۆ کوردستان خۆ ئەو ئەزانێ مردوی کوردستان ئەسڵان فەرهەنگ و سنەتی عەزاداریان نیە مردمی کوردستان غەمەکانیان کۆسپەکان ناڕەحەتیەکانیان مردنی ڕۆڵەکان و جگەرگۆشەکانیان یان بەخکردنیان ئەکەنە هێزێک ئەکەنە ئەو ڕق و کینە و ئەوانە ئەکەنە هێزێک و تەوانێ بۆ بەرەنگار بوونەوە لەگەڵ مشکلاتی زیندگیە کە جمهوری ئیسلامیە دروستی کردگە بۆ خەڵکە کەستە نییە ئەس جملا کەسێ وەکو ئەستانداری سنە کە لە شاری سنە بۆ نمونە ئەوەی کە 2 ڕۆژ ئازاداری ڕاگەیەنێ بۆ دڵسۆزی بۆ خانەوادەکانیان و هاوخەمیتە خانەوادەکانیان و لە خۆشەویستی ئەم ئازیزە ژەنگە پارێزانە نییە بەڵکو لە ترسێکایە کە خەڵکی کوردستان ئاگاهانە بچێتە پێی سەلاحێکی تری مبارێزە لە مقابڵ ئەم هەموو ناکارامەدی جمهوری ئیسلامیە بەکاربووە بۆ نمونە ئەحتساب عمومی خۆ گەرەکیە پێی وایە کە ئەحتساب عمومی ڕاگەیەنێ با ئێمەش منیش بێژم عەزای عمومی ئەم دوانە قاتی یەکەوە نەمێجێکێنە قاتی قۆزەوەژین عەزا عمومیەکە ئێمە گرتی و مردم لە ماڵا بوو نەهاتە دەرەوەم جۆرەشتان ئەو تەرفەندێکی وایە هیچی تری یعنی لە پاڵان نییە هیچ دڵسۆزیەکی بۆ نییە ئەگەر ڕاستەکە هەل لە ئەمڕۆ سۆزیان نیە زووتر داوای بوجێکی خاصکە بۆ دابینکردنی وەسایل و کەرەسایی کە ئەتوانن ژینگە پارێزانی کوردستان سنە بەرەنگار بنەوە لەگەڵەوە جۆرە حادسانە لەگەڵ ئاتەش سووزیە هەر بۆ بوونەوە بەم دەلایلە کە باسم کرد قسەمان لێوە کرد ئەو دڵسۆزی نییە ئەوە بەئێستا فەقەت بۆ خاڵی نەبوونی عەریزەیە بەشێکی کە بەشێک تەبلیغاتە بەشێکیشی گەرەکیان لە ترسێکا بۆ ئەو مەسەلەی ئازاداریوانە کە احتماڵی ئەوە ئەگەر لە کوردستانە ئەحتساب عمومیە ڕاگیریە بەم شێوەیەمە
ئێمە خۆمان بە ئێستا خۆشمان بتوانین سەرپەرشتیکەین و بەجێ عەزا عمومی بەجێ احتساب بێژین عەزا عمومی. بەڵێ زۆر سپاس کاکاوە. وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد لە قسەکانتانە بەڕێکردنی تەرمی گیان بەختکردوان لە نێو ئاپۆڕای جەماوەری بەربڵاو و کاردانەوەی خەڵکی کوردستان بەم مەسەلەیە بووەتە هۆی ترسی کار بەدەستانی ڕژیم. ئەم حرەکەتە پێتان وایە چی بە خەرمانی پڕ لە ئەزمموی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستان زیاد کرد؟ ئەم حرەکەتەی کە لە شاری سنە بەڕێوە چوو. لە کوردستانە ساڵیانی ساڵ جمهوری ئیسلامی بە ئەنوا وەخسان زوڵمەکە لەو خەڵکە لە سەرەتاییترین حەقەکانیان بە ئیسلا سەرکوبیانەکە لە ناوەبردننی لە سای و تەقانادان بووی حتا کارێکی کردگە بۆ دەرهاوردنی نانێکی سادە ئەم خەڵکە بەشێکی ترێ ڕووکەنە شارایەکی تری کوردستان. بەڵام هیچ شتێ خەڵکی کوردستانی لە پادەر نەهاوەرگە لە عەرزی ئەم 47 ساڵەیە عمری ڕژیمی جمهوری ئیسلامیدا هەمووی بووەسە تەجروبە، هەمووی بووەسە هێز تەوان و حتا جۆرێکیشی پێ هاتووە ئەم هێز و تەوانەیە کوردستان بووەسە زەبان زەدی بە قۆڵی فارسی مەناتەقی تری جوغرافیەی تری ئێران ملیەتەکانی تری تحتی جوغرافیەی ئێران لە ئێران. ئەمە جارەکە ئەم مەسەلە کە پێشات باوجودی ئەو هەموو سەختیانە کە بۆ مردم هەیە بەر لە شەڕی 12 ڕۆژە و شەڕی 12 ڕۆژێ تقریبەن بووە نعمەتێ بۆ جمهوری ئیسلامی کە بتوانێت خەڵک فرەتر ئەز جملە لە کوردستانە داپڵۆسێ و هەمزەمانیش بە وجودی هەموو گرانیهایی کە لۆ جامیعە هەیە سەرکوبێک کە جمهوری ئیسلامی شەدیدەنێکە لە هیچ کە دەست ناپارێزێ باوجودی ئەو هەموو خەفەت و کۆسپ و مشکلاتە بەڵام خەڵک بە شێوەیەکی فرە دڵ ئاوەڵانە ئاگاهانە متحیدانە بە دەمی ئەم بنەماڵەگەلۆ چوون و دانێتر بەرگێکی تری زێڕینیان بە بەرگی کتێوی خاتراتی داهاتووی کتێوی بێستا بیۆگرافی کوردستان و خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات ئیزافە کرد. ئەمە ئەوێتە هێزێک هەمزەمانی باوجودی هەموو سەختیەکانی ئەم جۆرە کارانە ئەوێتە هێزێک سیگناڵیان نێرێ بۆ سەراسەری ئێران بۆ متحیدانی بێستا متحیدانی سەراسەری خەڵکی کوردستان هاوسەرنوێشتانی خەڵکی کوردستان لە سەراسەری ئێرانە کە ڕۆژێ لە ڕۆژان بە هاوکاری یەک ئەمە بێتە تەوانێک و هێزێک کە بتوانن بە شێوەیەکی انقلابی بە شێوەی بەدەستی خودی خەڵک جمهوری ئیسلامی ئێران بە زبڵدانی تاریخ بەسپێریە. ئەمە جیا لە افتخارات، جیا لە ئیسلام مقاومەت، جیا لە ئاگاهی خەڵکی کوردستان شتێکی تایبەتی تریتیان نەبوو و بەڕاستی خەڵکی شاری سنە جارێکی تر نیشانیاندا کە ڕۆژ بە ڕۆژ ئەزممویان ڕۆژ بە ڕۆژ تەجروبەیان پێیا کردگە ئاگاتر بوونەسەوە و هیچ سەختیەکی ناتوانێت ئەوان بە ئیسلا گۆشە منفعلکە و بەرەو ئەوە ئەچن کە زیندگیکی باشتر لە داهاتوویەکی خاصە تەهیەکەن دابینکەن بۆ خۆیان. ئەوی جوتم سەرنگون بێ جمهوری ئیسلامی نەمێنێ چونکە جمهوری ئیسلامیە کە لە توولی ئەم 47 ساڵە ئیسەکە قسەی جمهوری ئیسلامیەکەین بەر لە جمهوری ئیسلامیش بووگە ڕژیمهای پاشایەتی ئەو ئەمانیش ئێدامەدەری ئەوانن بە شێوەیەکی تر بە خاتری مەسائلی کوردستانیان تقریبا حاشیەیی کردێتەوە یا بە شێوەیەکی خاص بەرخوردی لەگەڵ کردیان. خەڵکی کوردستان خەڵکێکن کە وتم لە سەختیەکان و مشکلات ورە درۆسەکەن تەوان درۆسەکەن بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ مشکلاتە. بەڵای کاکاوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی کۆمەڵە ئاسوورانی ئەم هەفتەمان. زۆر سپاس بۆ ئێوەش هەوڕێگوڵناز سپاسی ئێوە و هاوکارانتانێک. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێیەکاوە ئەلیاسی ئەندامی کمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران کە لە بەرنامەی کۆمەڵە ئاسوورانی ئەم جارەمان بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستان تا چاوپێکەوتنێکی تر و دیدارێکی تر هەر شاد بشین.